کوردەواری خۆمان دەڵێ شەکری خەڵکی لە شەکری تو شیرینتر نییە. سیرکە ئەو ئۆتۆمبیلەی کە تو خۆزگەی بۆ دەخوازی کە ڕۆژێک لە ڕۆژان ئیتوب وایە و لە پەنایدا وێنە لەگەڵ بکردبایە ڕەنگە خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەچێتە ناوی و سولفیشی لێدە و ڕەنگە وەکو کەرستە و ئامێرێکی گواستنەوەش بەکاری بینی هیچ هەست بە جوانی ئەو ئۆتۆمبیلەش ناکە. ئەو باخەی کە ئەتوو حەزت دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئیتوب وایە و بچوبایە ناوی و لەژێر سێبەری دارەکان دانیشت بای خاوەنەکەی ڕۆژانە دەیان جار دەستە ناوی و هیچ هەست بە بۆنی گوڵەکان و سێبەری دارەکانیش ناکاتون و ڕەنگە هیچ هەست بە جوانی ئەو باخەش نەکە. کێشەی مرۆڤی ئێمە ئەوەیە کاتێک کە شتێک دەبتە موڵچی ئێمە قەدر و قیمەتی نازانین. یعنی ئەمە کێشەمان لەگەڵ ڕۆنشێت هەیە. ئێستا باسی ئەومان کرد گوتمان کاتێک کە ئینسان دەگاتە ئامانجەکە دەبتە موڵچی ئیتر قەدر و بەهایەکی لا نییە. لە کاتێکدا خۆی زۆر گرینگە ئینسان لە ژیاندا سوپاسگوزار بی لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە. چونکە ئەو نیعمەتانە ئێستا وەرە سیرکە ئەگەر مرۆڤ تۆزێک بە ژیری بیر بکاتەوە لەسەر ئەو نیعمەتانەی کە خوای گەورە پێی بەخشیوە و لەسەر ئەوانەشی کە پێی نەبەخشیە تەماشا دەکەی ئەو نیعمەتانەی کە بەتوی بەخشیە زۆر زۆرترە لەوەی کە بەتوی نەبەخشیە. واللهی وەرە ئێستا قایمەکی دانێ لیستەکی دانێ وەرە بینوسین بەیەکەوە بڵێم کاکە وەرە بزانم چەند نیعمەتە خوای گەورە بەتوی بەخشیە بزانێت چەند شتی دەنووسین بەیەکەوە لەسەر یەک دوو شت کە خوای گەورە بەتوی نەبەخشیە ئەتوو بۆ وا دەکەی مەسەلەن ئەو هەستە ناخۆشە لە خۆتدا دروست دەکەی کە هەستێکی مەسەلەن ناخۆش وەکوەی کە ئەو شتە بۆ تو نەبوویتر دنیا کۆتایی پێ هات. دەزانی زۆر جار ئینسان کاتێک کە تووشی حاڵەتەکیش دەبی مەسەلەن حەدەسێک کێشەک گرفتێک مەسەلەن ئازایەتی لەوەی دانیە کە تو خۆت ڕادستی کێشەکە بکەیت. هیچ ئازایەتێک لەوە دانیە کە خۆت تەسلیمی ئەو خەمە بکەی هەستی ناخۆشبوون لە خۆتدا دروست بکەیت. ئازایەتی ئینسانەکە لەوەدا بە دەردەکەوی کە تۆ ڕوبەڕووی کێشەکان دەبیەوە ڕوبەڕووی ئەوە دەبیەوە کە ژیان بکەیت لەگەڵ ژیان ببێت دۆست. زۆر جار ئەگە تێبینی بکە ئەو کەسانەی کە مەسەلەن هەستی ناخۆشیان هەیە دایمەن مرۆڤانێکە خۆیان خۆش ناوێ بۆیە تووشی زۆر جار حاڵەتی خۆکوشتنیش دەبنەوە. چونکە ئینسان ئەگە خۆی کوشت ئەو جەستەی خۆشویست قەت بیر لەو بابەتانە ناکاتەوە بیر لە نیاز و ڕازێکی خراپی نابی بەڵکو دائیمەن بیر لەوە دەکاتەوە کە چۆن بەرەنگاری ژیان ببتەوە بەرەنگاری سەختی و کۆسپی و تەگەڕەکانی ژیان ببتەوە. چونکە لە بیرتان نەچی تحدی ئینسان دروست دەکات سەختی و ناخۆشی ئینسان دروست دەکات بەرەو پێشەوەی دەبا. هەر ئینسانێک لە ژیاندا کاتێک کە تووشی ناخۆشی و تەنگ و چەڵەمەیەک دەبتەوە بڕواتان هەبی ئەوە دەبی شانازی بەوە بکە کە ئەو کۆسپوتەگەرەی هاتە پێشی بۆی دروست بی. من زۆر جار دەڵێم وەڵڵی ئەگەر ئەمن ناخۆشیەک شتێک دێتە پێشم ئەمن سوپاسی ئەو خوای گەورە دەکەم ئەوە نیشانەی ئەوەیە کە دیارە دەیەوێ ئەمن دروست بم دەیەوێ ئەمن بەرەو پێشەوە بڕۆم دەیەوێ ئەمن ینی لە شتێکدا سەرکەوتوو بم ئەژینە بۆ ئەو شتانە دێتە پێش. وامسەکارزان هەندێک شتێ تۆ لە مەساگەل لە منداڵیان لە تەمەنێک تۆ بۆ منە لە ڕێگای فیلمێک یان خودت کتێبێک ئەتۆ مەسەن دەستەواژەیەکە شتێکە خوێندوت ئێستاش لە بیرم ناچێت فیلمێکی عمر المختاری بوو کاتێک کە دەگەڕێنەوە تەماشا دەکەن گوندەکەیان هەمووی سوتێنراوە ئەویش بەڵام ئەو شتە هێزێکی زیاتری دەداتەوە بۆ ئەوەی زیاتر بەردەوام بێ لە مقاومەی وتەیەکی بابی دێنێتەوە دەڵێ بە عەرەبیەکەی دەڵێ الضربات التي لا تقسم ظهرك تقويك واتە ئەو زەبرەی کەوا پشت نەشکێنە بە هێزت دەکەن. یعنی ئێستاش لە بیرم ناچێتەوە هەندێک جار ئەوەی کە تۆ باست کرد زەبر هەندێک جار مەسەن تەجروبەیەکە لە حیاتی خۆدا ئەو تەجروبەیە ڕەنگە خوا وەکو دیارێک بە تۆی بەخشی بێ بۆی زیاتر بەهێزت کە بۆی بیم بکەوە بۆی عەزیمەتت بە قووەت بێ و زیاتریش متمانەت بە خۆت هەبێت.